سڵاو لە ئێوەی ئازیز ئەم کاتە و هەموو کاتێکتان شاد لە پۆدکاستی دیداری تەمەنەوە و لە کەناڵی ڤارەوە سڵاوتان لێبێت لە دیدارێکی تایبەتدا لەگەڵ یەکێک لە هونەرمەندە خاوەن ئەزموونەکان و ئەو هونەرمەندانەی کاری زۆریان پێشکەش کردووە چ لە بواری شانۆ چ دراما چ سینەمادا. بێگومان ئەم کارانەش گەلێک کاری ناوازە و گەلێک کاری دیاریتەیە. ئەویش هونەرمەندی خۆشەویست برای ئازیز کاکە ڕزگار باهیرە. کاکە ڕزگار بەخێر هاتی. زۆر سپاس بانەی گوڵ، خۆشحاڵم کە لە خزمەت جەنابتان. زۆر سپاس دەکەم. ئێمەش هەروەها. بێگومان یەکەم پرسیارمانەوەیە هەموو هونەرمەندێک سەرەتایەکی هەیە. ئەو سەرەتایانە چی بوون کەوای لە تۆ کردووە کە بچیت لە بواری شانۆ و درامایە و تەنانەت خوێندنەکەش بکوێتە ئەو بوارەوە؟ بەڵێ، سەرەتا سپاس بۆ ئەم چاوپێکەوتنە. لە ڕاستیە ئێمە لە قەراخین ئەسڵمان لە ناومانە شێخزادەن بەڵێ خۆ داگادار بوویم، بەڵام ئەوەی کە من پێی موهتەم دەبووم مەسایلی شێخ و ئەمانەم و بەڵام ئەوەی زۆر پێی متاسیر بووم لەسەر من کاریگەری دانا مامۆسا ئەنوەر قەراخی بوو کە لە ناومانە دیار بوو وەکو مامۆسایەکی موسیزیان. بۆیە حەزمە کرد ڕۆژە لە ڕۆژان من ببم بە موسیسیان. ئەوە بوو کەمانچیان بۆ کڕیم ماڵەوە بە هەر جۆزای بوو، بردمیان بۆ لای مامۆسا ئەنوەر. مامۆسا ئەنوەریش خۆی زۆر سەرقاڵ بوو، بەڵام کاک فوادی خەجیجە کە خوشکەزایەتی لەگەڵ کاک ڕێبوار ئەوان موسیزیانێکی زۆر باش بوون و زەمانە ئەوان دەرزیان پێوتم. ئیتر پاژەوە چوومە نەشاتی فەنی مامۆسا ولیەم و مامۆسا فرانسیس داوتەوانە دەرزیان پێوتم. لە 81 کە مەحەدی فنجەمی لە کرایەوە یەکسەر دایرێکت خۆم پیا کرد کە چووم چانسی من بەس شێوەکاری هەبوو، بەشی شێوەکاری هەبوو، بەشی شانۆ هەبوو، بەشەکەی منی تیانە بوو، بەڵام هەر خۆش بەلامەوە خۆش بوو لە وەسەتی هونەریە کارکەم. کۆتایی هونەری شانۆ کاگڕزگار لە موزیکەوە بەرەو شانۆ. بەڵێ، کاگڕزگار کەریمە بوو یەکسەر بە پەلە مەشەدێکی بۆ ئامادە کردم و چەند جارێ پرۆڤەی پێکردم. دیوەڵی تۆ مەلایمی بۆ ئەم بوارە. بەهەرحاڵ چوومە بواری شانۆ، بەڵام خۆشبەختانە من هەر سوودم لە موزیک وەرگرت بۆ تەزەوقی موزیک کە ئەوە وانەیەکمان بوو لەگەڵ بۆ سۆڵفێج بۆ تەمرینی سەوت و بێجگە ئەوەش کە من چانسێکم دەستکەوت لە ساڵی 1983 بوو. ئیشێکی ناسر حەسەن بوو بە ناوی شەید دڵشاد مەریوانی نووسیوی بە ناوی بووکەخانەوە. من لەوە تەمسیلم کرد کە تەمسیلم کردو لە تەلەڤیزۆن بڵاوبەوە فۆکسم چۆسەر کە فۆکسم چۆسەر ئیتر من بەردەوام بووم ساڵانە ئیشە دوو ئیشمە کرد و زیاتر هەستم کرد خۆم تیابینیەوە. بەڵام پێشەوەش مثلەن کاکم ئەزمونانە هەمووی ئەوانەیە کە لە ناو پەیمانگایە هەو بووە. بەڵێ، ئەوانە لە ناو پەیمانگای تر وردەوردە کە چوینە دەرەوەی پەیمانگا مەسەن لەوانە پەتاسپیکەمان کرد کارل چاپل. باڵین پێش ئەوە ئێمە دوژمنی گەلمان کرد لە دوژمنی گەلە هینی با بڵێن ئەپسن شانوی ئەپسن تێکستەکەی هینی ئەپسن پەتاسپیکە دەرهێنانی شەهید هینی شەهید ئەریوانی عومەر دەوڵەت بوو، یەکەم شەهیدی گردی ڕعایە بوو ئەمانە. بەڵام کارەکە زۆری لەسەر نووسرا، کا هەمە فەریق لەسەری نووسی، مامۆستا شێرزاد حەسەن لەسەری نووسی، زەڵجێکی زۆر باشی نایەوە پەتاسپیکە. ئەمە زۆر منی دەرخست و بە تایبەتی ڕۆڵەکەی من کە سەرێکی بە ئەتر دوای ئەو کۆمەڵی ئیشی تر کرا. من دەوری مارشاڵمە بینەوە تا جەنابۆی لەیاتە. دوایەوە چانسێکی کەم بۆ دروست بوو لەگەڵ کاکزایری عەبەڕەش لەگەڵ ئیشێکی پاپلۆنیرۆدا بوو، ژیان و مەرجی مۆریتا، کە ئەوەش فۆکسێکی زۆری چوەسەر لەبەرەوەی ئیشەکە مۆزیکاڵی بوو، تیپی مۆسیقای نەورۆز بوو لەگەڵ ئێمە ئەو مەجموعە فەنانە. کاک جەمال غەمبارمان لەگەڵا بوو، خێزانی لە هۆڵی سەلاحەدین. بەڵێ بالضبط زۆر باشی لە یادە. کاک بەرزان هەستار هەنێ لە شاعیر و ئەدیب و موزیک ژەنەکانمان لەگەڵا بوو. یعنی ئەجوایەکی هونەری زۆر گەورە بوو. با بڵێن خۆی شانۆیەکە گۆرانی لەگەڵا، باڵێ موزیکی لەگەڵا بوو، موزیکاڵی بوو. دوای ئەوە قەرەزمان کرد کە
دەکاتیرەکانی بەغا هاتن سەیری ئیشەکان گوتی ئەمیشە تەبیعینی ئەمیشە زۆر جوانە ئیشەکە لێرە بینەرێکی زۆری هەبوو هی کاک بەکر ڕەشی بوو چامەیەکی شعری پۆشکین بوو نووسەری ڕووسی شاعری ڕووسی ئەوە بوو ئیشەکان بردە بەغا کە لە بەغا عەرز کرا 2 ئێوارە عەرز کرا جائزەی باشترین ئیشمان لە فیستیڤاڵەکە برد ئیتر هەرچی سەحافەی عێراقی بە کوردی و عەرەبیەوە بوو 1 هەفتە باسی قەرەج بوو ئەو نەیتر ئێمەی بارز کرد لە وەسەتەکە ئیتر دوایەوە کارەساتی نەکبەتی و ڕاکردن و ئەمری بڵقەبزۆمانەمان دەرچوو حتا بۆیە ئەو ئیشە ببرای بۆ وەتەنی عەرەب بەڵام دوای وتیانم فێرقە کوردیە لەبەرەوە نابرێ زمانەکەشی کوردیە ئێمە خۆشمان فیرار و نەکبەت بووین من کاک زایری عەبەڕاش کاک بەکر ڕەشی ئەمان هەموومان فیرار بووین بەس بە کتابێ بە ڕەسمی و بە لافتەوە چوبوون لە ناو پاسەکە لێیان ناپرسینەوە کە کتابەکان نەبینی کە چوون بۆ بەغانی بە ترسێکی زۆرەوە هونەرمەندانی و هەمووی ئەوە بووین بەڕاستی ئەمانە بێگومان قۆناغێکی ترێتە پێشەوە لە دوای ڕاپەڕینی ساڵینەوە یەک یعنی ئەو ئەزمونانی کە بەڕێستانەتان بووە زیاتر هەر لە بواری شانوەیە بووە یعنی ئەوەی کە نەبێکە ئەڵێ لە تەلەڤیزیۆنی کەرکووک لەو سەردەما کردومانە جگەلەوە لە دوای ئەوە کە ئیتر وردە بواری دەرگا بۆ وێنەگرتنی دراما و هەندێک هەوڵدان بۆ دروستکردنی بۆ وەکو فیلمی سینەمایی و ئەمانە دروستکرار چەنە لە ئەو کاتە کارەکان سەخت بوو تەکنیکی سینەماش ئەو کاتە وەکو پێویست هەر نەبوو بانی بڵێن بە VHS هەمووی بە VHS و هەر تەنانەت ئێمە یەکەم سیستەمی ڤیدیۆی ماڵە من حەزەکەم بزانم ئەو قۆناغە قۆناغی دوای ڕاپەڕین لێەوە توانیتە چی بکەیت ئەو کاتە ئێمە کاک شەماڵ ئەحمەد ڕەشی هەبوو کامەری ڤیدیۆی هەبوو خۆی مونتاژێ کرد بە 2 ڤیدیۆ مونتاجێ کردومانە یەکێ بوو لەو چاوە جوانانەی کە تەسویرێ کردوانە یەکەم ئیش کە کردمان ئەسپەکەی کاکە حەمە بوو کە لە عەرەبانی دڵشاد مەریوانی و ئێمە ئیعدادمان کردەوە ئامادەمان کردەوە کە لەگەڵ ئەو ڕۆژگارە بگونجێت ئەوە بوو من شخصی خۆم کاتی خۆی کە بۆی نووسی بووین لە زمانی بەعسامانیز بیکەین مەجالیان ناین مۆڵێتیان ناین بە هەر حاڵ کەوتە دوای ڕاپەڕینەوەوانە کە ئامادەمان کردو لەگەڵ دوای ڕاپەڕینە ئامادەمان کردو بووە یەکەم کاری تەمسیلی لە تەلەڤیزۆنی گەلی کوردستان یەکەم کاری تەلەڤیزۆنی گەلی کوردستان بوو کە نمایش کرا ئەوە بوو ئەو کاتە لە کوردستانی نوێ 3 ڕۆژ ئەوەش بابەتی لەسەر نووسرا و چەند جاری ئاعادەکرایەوە کە بووینە یەکەم ئیش لێوەکە نمایش کرا دوای ئەوە چانسی ئەوەیە ناینێ من پێڵاوم کرد ئیشێک بوو بە ناوی پێڵاوە هەر لە نووسین و دەرهێنانی خۆم بوو ئیشێکی ترمان کرد بە ناوی کە چووەنەوە چوارۆانە با بڵێن ساڵی 1994 یعنی ئەو زەمانە ئێمە تەنەبوویەکمان هەبوو لەسەر ئەم وەزعی ئێستا کە ڕۆژێک شەهیدەکان یەنەوە ڕازی نین بەم واقعی ئێستا بەم ژیانە بەم ڕژێمە بەم دەسەڵاتە ئێستا تاڕ شەهیدەکان ئەم هەفتەیە گەڕێنەوە لە نواندنی من و مامۆستا ئازاد جەلال بوو ئێمە هەردووکمان دەوری سەرەکیمانە بینی بەڕاستی ئەو ئیشە وەقعێکی زۆر جوانی هەبوو یعنی ئێمە لە 94 یعنی بەو وەزعە بەو واقع ڕازی نەبووین بەو ئەنجامەی کە ئێمە تەسەورمانە کە شتێککە بێ بەپی توانەکانی ئەو کاتە ئەتوانم بڵێم یەکێک بۆ لە کارە زۆر جوانەکان بەتاکی دوایە من ئەوە بوو پاشەوە چوومە دەرەوە کە پاش ئەوەی چوومە دەرەوە من لە هەر گەیشتمە لە یۆنانە تەکلیفی ئەوم لێکرا برادێکی لێ بوو تەکلیفی لێکردمە زانی من لەو بوارایشەکەمتی ئێمە 23 کە لە ساڵی 1995 باسەکەم قاعەی ئەکادیمیەی
شاری ئەسینامان گرتووە احتیفالێکمان هەیە بە بۆنەی نەورۆزەوە ئەمانێ شتێکی مەسرەحیشی تیاابێ من نۆزدەی سێ گەیشتومەتەوێتم بابە ینی من بە دوو ڕۆژ چیم بۆ ئەگرێ خۆ سوپەرمان نیمەمانە بەڵام بەهەرحاڵ فکرێ هاو بە مێشکما و وتم من نەتوانم شتێک بکەمەوەمانە وتم بەڵام دوو دەستە فالینەم بۆ بکڕن بەشێکیان بە ڕقەمی سەوز لێی نووسراوێ بەشێکیان بە ڕقەمی زەرد لێی نووسراوێ ئەمانە وتم لەگەڵ یەک کراسی فالینەی ئەمریکا عەلەمێکی ئەمریکا و فیکەیەک و تۆپێکی بەنیشمەوێ تۆپ هەیە بەبەن یعنی با بڵێن خڕ ئەوانە تر من وەکو دوو فیرقە برد منە ژوورەوە یەکێکم دانابوو بە حەکەم لەسەر مەسرحەکە و کە فیکەی لێە ئەو تۆپە بەنەی بەدەسەوە بوو کە فیکەی لێ ئەم دوو فیرقەیە هاتنە ژوورۆ ئەم لاولای بینەر یانەگرت تۆپەکەی بۆ هەڵیان سەری بەنەکە سەری تۆپەکە بەدەست کابرای حەکەمەوە بوو کە هەڵیا ئیتر ئەمان یاریان نەکرد ئەم پاسیا بە و پاسیا بەوە کاتێ بەنەکە تەواوە بوو وەکو شەبەکەیەک بەسەر بینەرەوە دروستە بوو یعنی ئەنەما لە نەتیجەی سڕاعی دوو لایەنە دوو حیزبە دوین کێ زەرەرمەندە بێ کێ سزنە بێ خەڵک من لە پاشیشەوە کتلەیەکم دروست کرد بوو لەسەر عەرەبانەی و خامێکم مابوو بەسەریا کتێبێک بوو کە هات لەگەڵ تیشکێکە کە مناڵێکی لەسەر بوو کە هات هەموو فالینەکانیان داکەند و بەرەو ئەوە هاتن و کاوەی سەردەمیان و جملەیەک لەسەر کاوەی سەردەم جملەکەم لەبیر نییە بەوە کۆتاییم پێهێنا بەڵێ کە گەیشتمە ئەوروپا خەمی من هەر ئەوە بوو لە بوارەکەی خۆمە ئیشکەم چەندین کارم کردووە مەسەن وای لێها من لەگەڵ فیرقەی هۆڵندیا چەند کارێکم کرد بەڵام وەکو پێویست نەبوو و کارن لەبەرەوە ئێمە خەڵکی ئەجنەبین زمانمان وەکو پێویست نیە دائیمەن دەوری سانەویمانە بینی دەوری ئەجنەبیمانە بینی بەڵام چ وڵاتێک من لە هۆڵندا بەڵێ بەڵام خۆش لێ ئەو کارە هونەریانەی کە لە ئەوروپا پێشکەشی کردو دوای ئەوە کە دوای ئەوەی کە بڵین جێگیر بووی لە ئەوروپا چی بووە یەکێ لەوانە بە تایبەتی کە سەدایەکی زۆر باشی هەبوو جوانترین حرام بوو کە لەلایەن دکتۆر ئاراس عەبدولکەریمەوە نووسرا ئەویش ئێستا حالیان لە شاری هەولێرەژی کە ئەو سیناریۆی بڵێم ئەو دەقەشانووی یامێ مۆنۆدراما بوو دەستکاریەکمان کرد کارێکی زۆر ناوازەی لێ دەرچوو ئەوە بوو لە میهرەجانی ڤوپڕتاڵ لە وڵاتی ئەڵمانیا من جایزەی باشترین ممەسیلم پێوەرگرت لە ساڵی 2002 تەنانەت ئێستا جایزەکەیم لایە لێرە لە سلێمانی ئەوەش زۆر بردمە پێشەوە بوو من لە 2005 گەڕامەوە بۆ ئێرە بۆ کارێکی درامی ئاریامان کرد مسەلسەلێ بوو کە پێکات بوو لە 30 حەلەقە کە هاوڕێی خۆشەویستم بەداخەوە کە شەهید کرا با بڵێن هادی مەهدی باڵێ من لەو کارە دەوری ئەساسیم هەبوو دەوری مخرج منەفزیشم هەبوو یعنی زۆر لەو دیمەنانە من ئیخراجم کردو بەڵام ئەو با بڵێن پلانی ئەو ئەکتەرانی کە لەگەڵ تا بەشداریان کرد پێمە ژیانی برایمی خەیات و ئەوانی تر مامۆستا عومەر دڵپاک بوو مامۆستا حکمت هیندی بوو هەندێک لەو گەنجانی پەیمانگا ئەوانی کە تازە دەرکەوتوو بوو نەمانە نووسینیم کاگە بەش بەڵێ کاگە ئەحمەد ڕەزا بوو و هەروەها دکتۆر دڵشاد مستەفا بەسەریا چوو بۆ ئەوانە ئینتاجی بەرهەمی کورسات بوو بەڵام زۆر بەداخەوە زۆر بەداخەوە 4 حەلقەی لێ نمایش کرا و کرا بە هەڵا لە سەری هەڵا و ئەوانە و مەلاکانی مەلا بەڕێز ئەتر قسەیان زۆر خراپ لەسەر کرد چاوەڕێوەیان نەکرد تا بزانن ئێمە چی باسەکەین یعنی ئێمە داوای ئەومان کرد ئێمە 30 حەلقەمان کردووەوان 6 حەلقە لەسەر ئێمە بکەن ینی بەبێ ئەوەی شەکە ببینن وەستاتی هەڵقورتان نەبوو گەلێک کاری تریش کرێتەنانەت بۆ کارەکەی سالار سوڵتانی بەڵێ نازانم یعنی ئەمە چییە ئایا کەناڵەکان بۆچی گوێ لە ڕێی کۆمەڵی خەڵکی لە تاکیشتێکی دواکەوت و کۆنەپەرستەگرن بۆ ئەوەی بەرنامەیەک بوەستێنن بەس بەڵێ دوای ئەوش ئەگەر عەفو کاکە حەمید
دوایەوە نامێ بۆ دۆلفینم کرد بۆ گەلی کوردستان ئەویش چیرۆکێکی زۆر سەرنجڕاکێش بووە حتا لەو برادرانی خۆمان کە بینی بیان ئەیان و کاکە ئەمە ڕزگاری باهری ئەمە تەسەوەرکەین ئێرانی بێ ینی ئەحساسیانەکەت چون من زۆر سەیری سینەمای ئێرانی مەکرد تەأسیراتی سینەمای ئێرانیم بەسەرەوە بۆ ئەو فیلمە تایبەت بوو بەوان ئەوە بوو پاشەوە گەڕامەوە کە کۆمەڵێ ئیشی ترم لە دەرەوە کردو ئتر لە 2013ەوە زیاتر لێرە سەقام گیر بوومەوانە زەویە پیسەکانم کرد لە ئیشەی بەردەرگای جەهەنەمم کرد با بڵێن هیچ شتێ نییە نهێنی بێ کاک لەگەڵ کاک حەمە مستەفا و لەگەڵ کاک حامد و ئەم دوانیان مەسرحیم بەڵام زەویە پیسەکانی کاک ئالای وشیاری بوو کە ئەو فیلمێ بوو لە فەڕەنسا ئارتەی عەرزی کرد و لە میهرەجانی کانیشا لە هامشە عەرز کرا و دوایەوە مەسەن لە پەیکەری دڵا مساهەمەیەکم هەبوو ئەوش هەر وەکو ئەکتەر دوای ئەوە لە تەمی بەڵێ لە تەمی بابا بە هەمان شێوە کاک زانیار فەتاح و دوای ئەوە لە کاری درامای بەختەباران وەکو کۆپرۆدیسەری من تووسن دیسەر بووم لە بینی کارەکە و بینی ئاوا و دەورێکی ئەساسی مەبوو ئەوەی کاک ئەحمەد ڕەزا بەڵێ و دوای ئەوەش لە درامای تۆڵە دەوری ئەساسیم هەبوو و دوای ئەوەش دوو فیلممان کردو هیچ ئێسەیەکێکە لەو فیلمانی کە دەوری ئەساسیم ئێستا حالیە لە شاشەکانی کوردستانە لە سینەماکان نمایشەکرێ و ئیشی دووهەمیشم ئێستا حالیان ئامادەیە بۆ نمایش ئەویش وەکو ئەکتەر و پرۆدیسەر تایە بە ناوی منهۆڵەوە لە دەرهێنانی کاک ئاسۆ کاک ئاسۆبایز طبعاً ئەوە ئیشی با بڵێن سیناریۆی هیچی نووسیوە کاک دیاکۆبایز ئیخراجی کردو ئەمەش ئیشی دووهەمی کاک دیاکۆبایسە وەکو فیلمی سینەمایی منهۆڵ ئەو ئیخراجی کردو هیوادارین هەر بەردەوام بی ئەوەی کە من حەزەکەم باسی بکەم فیلمی هیچ من بەڕاستی فیلمەکەم بینی هەستەکەم ئەزمونێکی تایبەتە کە وەکو سینەمای ئێرە ئەو ئەزمونەمان نەکردووە کە کارێکی درامی زۆر سەرنجڕاکێشە دەرهێنان و وێنەگرتنێکی زۆر جوانی بۆ کراوە بابەتەکەشی زۆر جێگەی سەرنجە و ینی کارێکی غەریبە من هیوادارم زیاترین خەڵک ئەو کارە ببینێت چونکە ئەچێتەوە سەر ئەوی بەشێکە لە تراژیدیەکانی کە بەسەر شاری هەڵەبجە هاتووە بەسەبەتە یەک ئەوە ئەتوانین کاک حەمید بڵێن یەکێکە لەو سەدان چیرۆکەی تراژیدیەکانی میلەتی کورد کە یەکیان هەڵەبجەیە یەکیان ئەنفالە و زایدەن ئێمە مەسەن ڕەومانەیە دەرەومانەیە تاریخی ئێمە بگرە پڕە لە زام پڕە لە ژان پڕە لە تراژیدیا ئەوە یەکێکە لەو چیرۆکانە بەڵام قیراءەکردنی ئەمن و سەرە کاک ئاسۆبایز هاتووە لە سراعی طبقی لە ململانەی چینایەتیە چیرۆکێکی ڕابردووی زامێکی ڕابردوو کە ڕەبتی هەیە بە ئینسانی کوردەوە کە تا ئێستاش ئێمە لەم عەسراژین لە 2025 ئێمە بەدەست زامەکانمانەوە ئێستش ژانن ئێستش کێشن بۆ ئینسانی کوردی هێناوێتی خستێتێتە نێوان سراعێکی تەبەقیەوە کە زۆر بە جوانی تەوزیفی کردووەکو جەنابی ئیشاری پیا منیژی واخوازم هەموو ئینسانێ هەموو تاکێکی کورد بچێ بە ئەو فیلمە ببینێ ئەتوانم بڵێ لە ڕاستی ئەوەی کە من هەستم پێ کردو من هەستم بە سینەما کرد سینەمایەکی تەواو چونکە هیچێک لە توخمەکانی کە سینەما پشتی پێ بەستێت پێڵن سەسپێنس واتە گرێک یا گرفتێک هەیە کە ناکرێتەوە نازانی چییە دوای ئەوە تۆ بە درێژایی فیلمەکە چاوەڕوانی هەندێک شت ئەەکەی لە مێشکی خۆتە بەڵام هیچی چاوەڕوانێکە بپێتەوە قوعاتی تۆ دەرناچێت ئەوە من لەبەر ئەوە بەڕاستی فیلمی زۆر جێی سەرنج بوو بەلامەوە چونکە چ درامە چ چیرۆک چ ڕۆمان چ سینەما هەرچی چشانەوە هەمووی توخمی ئەساسی
ئەو گومانەیە ئەو سسپنسێتەکە هەر ئەوەیە واد لێەکە تۆ بە دیار ئەو شتەوە دانیشی ئەو فیلمەوە دانیشی و سەر ڕای ئەوە چێژی لێ ببینی ئەو تخمانەیەکە کە واد لێکە مەسەن وەکو جەنابە باسی کرد ئەوەیە کە تۆ تەسەوری ناکەی و زائیدەنەوەیە لە ڕووی سینەماتۆگرافیەوە جوانە لە ڕووی دیزایانی سەوتەوە لە ڕووی ئیخراجەوە لە ڕووی ئەکتینەوە بەشێکی بە تایبەتی چیرۆکێکە کە ئینسانی کوردی خۆی تایە ژیاوە لەو مەعاناتە و لەو ژانی ئەمانە کۆمەڵێ تخمن کۆبوونەتەوە کەوا لە تۆ ئەکا تۆ متابعی بکەیت تۆ لێدانە بچڕێی یعنی ئەو تەوەقع نەکردنەش یەکێکە لەو فاکتەرانی کە ئەوەی تر واد لێکە کە بە دیاریەوە بمێنیتەوە ئێمە تەمە ناکەین لەم جۆرە ئیشانەمان زیاتر بێ لەم جۆرانە کە ئیشی بۆ بکەین بەڕاستی هیوادارین بەڕاستی تراژیدیەکان ئەوەنگە زۆرن ئەتوانرێ سەدان و هەزاران فیلمی لێ دروست کرێت بێگومان کاک ڕزگار ئەزمموی تۆ زۆر لەوە دەوڵەمەندترە کە ئێمە بتوانین بە ماوە کورتە بەڵام هەر شوێنێک بێ ئێمە لە ڕێ ئەم پۆدکاستەوە توانیمان هەندێک لایانی ژیانی تۆ هەندێک قۆناغەکانی ژیانی تۆ پێشکەش بە بینەرانی خۆشەویست بکەین لە کۆتایی ئەم بەرنامەیە زۆر بە خێرهات دەکەین و زۆر سوپاس دەکەین سوپاسی ئامادەبوون دەکەین و هیوادارین تەمەند درێژ بیت و بەردەوام بی لە کار زۆر سپاسی هەستی جوان دەکەم بە تایبەتی لە خزمەت کەسێکی ناوازەی وەکو جەناب تا کاک حەمید ماشەڵڵا خۆت فەرهەنگێکی گەورەی لە دنیای ئەدەب و هونەرە بە خۆشحاڵیەوە زۆر سپاس دەکەم بینەرانی خۆشەویست لێرەدا هاتینە کۆتایی پۆدکاستی دیداری تەمەنی ئەم جارمە زۆر سپاسی برای عەزیز کاکە ڕزگار باهیرەکەین کە ئامادەبوو لە بەرنامەکەمانە و هەر شاد و سەرفراز بن قسەی کۆتایی ڤار دەیکات.